نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستین. بەشانازیەوە نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستینی. مەڕۆڵەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستین. ئەم نەڤیەت سەلاح الدینی ئەیوبینە دلسوزت ئەقسایینە پشتەوانت ئێکەم قیبلە بسلمانانە دیفاعکەرت مەسرە پێغەمبەرینە صلی الله عليه وسلم. نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستینین. ئێمە نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستین. نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستینین. نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستینین. نەوەی سەلاح الدینین و هاوسۆزی فەلەستینین بەڕاستی. شانازی بە نەڤیەت سەلاح الدینینە هەفسوزێت فەلەستینین. نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستینین. ئێمە نەوەی سەلاح الدینین هاوسۆزی فەلەستین. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. پێغەمبەری خوا عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمێ هەر کاتێک شام تێک چوو ئێوەی ئومەت و ملت هیچ خێرتان تێدا نییە. دیارە دڵی شامیش بریتیە لە قودس. المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا. ئیمانداران بۆ یەکتر وەک خشتوان لە بینایەکدا هێندێکیان بەهێز دەکات. قودسی شەریف یەکەم قیبلەی مسڵمانە، جێشەوڕەوی پێغەمبەرگیانە. لە ساڵی 1948 ئینگلیزەکان هەڵسان بەداژیکردنی هەموو فەلەستین 400,000 کەسیان کوشت، هەروەها 750,000 کەسیان ئاوارە کرد و زیاتر لە 500 ملیۆن کاول کرد. گوایە بە بیانووی ئەوەی دەیانەوێ دەوڵەتێک بۆ جوولەکەی فەقیردار بمەزرێن. ئەگەر پیاوی باشی بۆچی لە وڵاتی خۆت دەوڵەت بۆ جوولەکە دانامەزرێنی؟ دەوڵەت دامەزراندن لەسەر خاک و ئاوی خەڵک، لەسەر ڕووفاتی خەڵک، لەسەر جەنازەی خەڵک دروست دەکرێت. یا ڕەبی خودای ئەو زوڵمەی هەرمێت. هەر چەشنە بێدەنگیەک یا ڕازیبوون بەرامبەر ئەوەی کە ئەمڕۆ لە فەلەستین ڕوو ئەدا وازهێنانە لە ئەرکی ئاینی ئینسانی و مرۆڤ بوون. خەڵکانێک هەن ئیعلامێک هەن لە داخلی وڵاتی ئێمەدا پشتیوانی لە جوولەکە ئەکا، پشتیوانی لە زایۆنی ئەکا، پشتیوانی لە زاڵم و کافر و بێدینەکانەکە. ئەمانە بەچکە جوولەکەن دەبێ موسڵمانی کورد تێبگا کە ئەو غەدرەی کە لە کوردستانە کراوە کە 4 پارچە کراوەتە 4 پارچە لەبەر ئەوەی باپیرمان سەلاح الدینی ئەیوبی قودسی ڕزگار کرد و قودسیشیان بەو شێوازە لێ کرد میلەتەکەیان سەرگەردان کرد و ئەمە تۆڵەیەکە میلەتی کورد و میلەتی فەلەستین هەردوو میلەتەکە میلەتی موسڵمانن و بەڵکو خاکی فەلەستین خاکی سەلاح الدینی ئەیوبی و خاکی کوردە بەڕاستی. باعتباری ئەوەی کە مرۆڤین کە مسلمانین کە هاو مەزلومیەتی بە هەموو ئەم اعتبارانە ئێمە تف و لعنەتەکەین لە داگیرکەر دەستەمکار لەوەی کە مناڵ ئەکوژێ ژن ئەکوژێ و ژێرخان و سەرخانی کۆمەلگا هەڵەتەکێنێ. ئێمەی ملەتی کوردیژنەوەی سەلاح الدین لە هەموو کەس ئەولاترین هەم دیفاع لە مقدساتی خۆمان بکەین هەم لە مسلمانانی مەزلوم مستەم لێکراو بکەین. هیچ کەسێک لە فەلەستین نێتە جواب دەبێ میلەتی کورد بێتە جواب چووکەم کاتێکەوە خاوەنی دەوڵەتی ئەیوبی بووین و ئێمە قودسمان ڕزگار کرد و باپیرانی ئێمە و سەلاح الدینی ئێمە قودسی ڕزگار کرد. ئەرکێکی ئیمانی ئەخلاقیە بەدڵ بەدەم بە دوعا لەگەڵ برایانمان ئەمین لە غەزە.